ئەم استراتیزیە بۆ ماوەی 4 ساڵە دیارە هەم لە قۆناغی نووسینەوە و لە قۆناغی جێبەجێکردنیشی ئاژانسی نەتەوەی یەکگرتووەکان بۆ پەرەپێدانی و NDP و یەکێتی ئەوروپا و زۆر داوم دەستگایتر هاوکار و بەڵێن یارمەتیدەر بوون لە نووسینەوە و ئێستاش لەگەڵمان بۆ یەکەم هەنگاوی کردداری بۆ جێبەجێکردنی ئەو استراتیزیە. پرۆسەی جێبەجێکردنی استراتیزی لە ژایەتی گەڵی لە هەرێمی کوردستان هەموو سەکتەرەکان دەگرێتەوە و ئەو بەڕێزانەی کە لێرەن لە داهاتوودا ڕۆڵی ڕێکخەر مناسق لەگەڵ دەستەی دەستپاچی دەبینن کە پرۆسەکە بەسەر بەرشتی وەلایەن دەستەی دەستپاچیەوە چاودێری جێبەجێکردنی دەکرێت. دیارە نووسینەوەی استراتیزیەکە بەتاکید بە بەشداری نوێنەری هەموو ئەو داوم دەستگا ڕەسمیانی هەرێمی کوردستان بووە بە سوودوەرگرتن لە شارەزایی هاوکارانی داومدەستگا نێودەوڵەتیەکان بە تایبەتی هەردوو UNDP و UNODC کە کاتی خۆی ڕەشنووس بووە لە ڕەشنووسەکەدا یارمەتیان داوی و ملاحەزاتی باشیان داوە. خۆی ئامانجی ئەو استراتیزی ئەوەیە کە پرۆسەی چاکسازیشی ڕیشەیی لە هەموو سەکتەرەکان ئەنجام بدرێت بە ئامانجی ئەوەی کە بتوانین ئێمە هەرێمی کوردستان خاوەن بەڕاستی دەسەڵاتێکی کاریگر و خزمەتگوزار بێ بۆ خەڵک و هەموو ڕێگاکانی بە کورتی هەموو ڕێگاکان و کولکەبەرەکان کە دەبێتە هۆی دروستبوونی گەندەڵی بگیرێت. وایە ئێستا استراتیزی جیهان هەمووی لەسەر ئەوەیە کە چۆن خۆی لە گەندەڵی پارێزێ. واتە ئێستا ئەو بەشی زۆری خاڵ و بەندەکانی ئەو استراتیزیەش بە ئاماوەندی باشترکردنی کاریەکەیەکی لەو سێکتەرانەیە